بابتشي نسر أو كساني إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا أو عنيك وها إيمانيان هي ألين الله خواي إيمي وبرستراوي حقي إيمي برنامجي باشترين برنامج بو إيما كابريا كاتلاك جيغمر صلى الله عليه وسلم فرموي بشتيكم بيقول الإسلام زور قرين بإسفادة بكم بيود بلي إيمانم هي بخوا ثم استقم بلي إيمانم هي بخوا استقامتها بيه بميان رولا سره أهوا كديبو مزجوت دواي رمضان مزجوت شو المكان نعلم والله يكي الشوال قشطان بين بو إيردان شو كم داعينا كافي بو إيردان شو برشوا تيجي لما الخوت لما الخوت ما يبو إيرا ما تشوفوا مزجوتيتك لما الخوت ني ساعات فيش بياني هالصة دعوة كاركان التقديم عسمانك دعوة لخواي پروردگارك إيش كان التسليم أوك لدواي رمضان هولدا خۆشەویستان ئینسانی مسلمان ئەگەر خۆی بێوێ دوای دینکەوێ خوای گەورە زۆر بەرچاوڕوونیەکات ئەوە لە من وەرگرن تۆ خۆت هەوڵدا دوای دین بکەوە خوای گەورە وا بەرچاوڕوون دەکا قەسەمەن بیللا بەرامبەرەکەت پرۆفیسۆر بێ قسە بکە عەقڵت نایبڕێ ئیسە بە نمونە ئیسلامە کابرایەکی ئەمریکی ئەڵێ من بەس ڕێز لە مسلمانەکەم ڕێز لە بێباوەڕ هەر ناگرم وەڵاهی قسەکەی زۆر پیاوانێ بۆچی ئەڵێ من شتێکم دۆزیێتەوە لە ئیسلامە ئیسە من خوتبە بۆ ئێوە نادەم دانشمەوە تا گشتان گوێ لەم نەگرن یەکێکم نەبینیوە بڵێ کورە دەما مەسابە سەباب بچمێنە دەرەوە بەخوا تاقەتم نەما گشتانەوە تا گوێ ئەگرن باشە من ئەڵێم ئەزانی چی بکە بەیانی بڕۆ دوو دەفتەر لە کابرایە وەرگرە سمایی داهاتوو دوو دەفتەر و دە وەرەقەی بەرێ 195 وەڵن بابە ئەوە ڕیبایە تێگەی یعنی ئەگەر من ئەم فتوایەمدا و حەڵاڵم کردیتر نوێژیش لە دوامەوە ناکرێ ئەگەر هەموو عالم بێ بڵێ با ئەم چوار کاتە ژنێک پێش نوێژیمان بۆ بکە هەر هەمووتانستن کاکە چۆنە بێ پیاو لە دوای نوێژنەوە نوێژکە ژنە بێ لە دوای پیاوە نوێژکە پیاو بێ ئیمامەتیکە ئەگەر پیاو دەست نەکەوت غوڵامێ بیکا گەنا ژنەکان بۆ خۆیان نوێژەکەن یعنی ئیسلام بەرمەجەی ژیانی مسلمانی کردو ئەگەر نەزانیش بێ لە حاڵی زۆر شت بۆیە ئەڵێ من بەس ڕێز لە مسلمان ئەگرم ئەو مسلمانەی کەوا ئیستیقامەتی هەیە لەسەر دین باشە پەرژینی قایم بێ لە وڵاتانیسە من بڵێم جاقەی چێکە ئەگەر لە غەرب نێربازی حەڵاڵە هەر کەس بۆ خۆی ئازادە ئەڵێن های لە مامۆستا تخوا ئێمە ئەوە نەڕێ هاتینە گوێ لەمە بگرین تخوا ئەمە قسەی ئێمایکە یعنی یەکسەر داتا و زاکرەی دینەکەت قبوڵی ناکە نە لە من و نە لە غەیری من چکەم لە قورئانە خوای گەورە هەڕەشەی کردووە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم حاشا وكلا ئەوە ئەخلاقی پێغەمبەر بێ عليه الصلاة والسلام ئەفەرمێ ئەگەر هاتبە یەک تۆزێکت لە دینەکە زیاد بکردایە باشە یەک تۆزێکت لە دینەکە زیاد بکردایە بەلای ڕاست ئەمان گرتی شادەماری ملکمان ئەبچڕان و کەسیش نەبوو دیفاعت لێ بکە لە شوێنێکی ترە ئەفەرمێ فەزڵ و هیدایەتی منە ولولا أن ثبتناك لقد كدت تركنوا إليهم شيئا قليلا وەکەوە ئێستا چۆن من دین بۆ خەڵک ئاسانەکەم قەیناکە احتیادیە بە ڕۆژوە بی دووسێ جگەرە بچێشە ئەوە چی ئەوە کەی لە دینە هەیە تۆ خەڵک چۆن بکەیتە مسلمان بە ڕۆژوو نابی جارێ مەگرێت تا خوای دایەتەدا وەڵام من ئاسانکاریم پێ نییە ماڵ خۆم کاولکەم بۆ تو خۆم بە ڕۆژوو بم زەقەی چاوم بێ بڵێم وڵات و لەبەرەوەی تەحملت نییە بڕۆ مەیگرە مشتوا چۆنە بێ برا یعنی من ماڵ خۆم کاولکەم بۆ تو خۆم سەر بڕم بۆ تو قیامەت و دنیا خۆم بێ حورمەتکەم بۆ تو بۆیە پێویستە یعنی ئەوەی کەوەها داوا ئەکا بانگەوازەکە ئەمە بزانێ خۆشەویستان بۆیە ئیستیقامە بۆ ئینسان مهمە خوای گەورە فەرمی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر ئێمە تۆمان دامەزراو نەکرد بە لقد كدت تركنوا إليهم شيئا قليلا ئەو کات بۆ ئیسلام لەبەر خاتر ئیسلام وەکو زۆر داعی و بانخواز کە ئیساڵێ کاکە پێکەوە ژیان و جا کاکە لەگەڵ چیانە ژیانە بە ئەڵڵا دراوسەکەم جوولەکە بێ دەستی بۆ نابم بە ئەڵڵا لە ماڵا نەبێ من ماڵ مسلمانێکم پێ حرامە ئەنجا بچم ماڵەوە بخۆم سەی ناموسی ئەوکەم دەست درێژی بکەمە سەری شتی وا چۆنە بێ یعنی چی کەسێکەی ئەمە بە خەیاڵیا بێ یعنی بۆیە پێویستە ئەوەی کەوەها ئەوترێ جوانیەکانی ئیسلام وە خۆی بگەیەنرێت یعنی تەسەور کە جار وایە کەسی وایە داوای فتوای ئاسانە لێکە پێشی ئەڵێ ئەوە جایز ئەڵێ بەخوا عەقڵم نایگرێت وەخوا ڕاستەکە ئیسلام دینی فیترەتە بۆیە ئەم کابرایە من بەس ڕێز لە مسلمانەکەم ئەڵێ ڕیژدارێکە بینیم لە ناو نیویۆرکە ئاسوورەتەوە بەس ئەوە بە بەشەرەزان ئەوە کانتر هەنێکی قومارچیە چێ بۆ قومارخانە هەنێکی دەرمانخۆرە ڕوا بۆ کۆڵان دەرمانخۆرەکان هەنێکی دوور لە ڕووی جەنابتان لە شفرۆشە چێ بۆ شوێن لە شفرۆشەکان هەنێکی دزە ئەڕوا دزیەکە ئەم مستەقیم یەک حیجابی کرێتە بەری بەناو نیویۆرکە ئاسوورێتەوە بە ئەندەرگراونا بەناو مەتارە یەک سانی
عقلیە ئامادە نییە لە چکەکەیدانە ئەڵێ ئاوەژنە ئەوە کانتر هەمووی کاڵان ئەفرۆشرێن و ئەکڕێن. بۆیە خۆشەویستان ئیسلام دینی فیترەتە. کابرایەک ئاوا بوو هەتا خوای گەورە خۆشی هیدایەتدا ئیسە بۆتە موسڵمان توهمەشیان بۆی دروست کردووە لە ئەمریکاوە لە ڕۆمانیا سژنیان کرد. ئەلەم چەند ڕۆژەی ڕابردووە بە کەفالەت بەردراوە هەتاوەکو مەحکەما کرێ. بۆچی ئەوەی ئەم قسانە بکە عاقبەتەکەی هەروەک ئەو ئەبێت. چکۆم ئەو ئیسلامە هەر کەسێ لە پێناویە بسووتێ وەکو مۆم ئەتاوێتەوە خۆشەویستان.